دیارە ماوەی چەند ڕۆژێک لەمەوبەر بەشێک لە جارەکانی سنووری هەرێمی کوردستان بڕانەوە و لەگەڵ هەمووانە شابینین کە بەشێک لە هونەرمەندان هەڵوێستیان هەبوو بۆ ئەم بابەتە. لە ئێستایا ناوەندی حەورەنگە بیری لەوە کردوێتەوە کە پێشەنگی کاریکاتێری بۆ ئەم بابەتە ساز بکات و داوا لە بەشێک لە کاریکاتێریستەکانە کات کە بتوانن بەرهەمەکانی خۆیان بنێرن، بەڵام بۆ مەرجێک کە بەرهەمەکان نوێ بێت و باس لە ژینگە و لەو بابەتە بکات. بەڵێ دیارە لە دوای پیشاندانی ئەو وێنانەی کە بەشێک لە دارەکان لە سنووری هەرێمی کوردستان لەلایەن جێشی تورکیاوە بڕابەوە، هەڵوێستی زۆری لەسەر کراوە، خەڵکێکی زۆر لەسەر ئەم بابەتە نووسیان چجای لە ڕاگەیانەکانەوە یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەرێک پۆست و قسەی خۆی هەبوو لەسەر بابەتەکە. هونەرمەندانیش دیارە لە هەر کات و سەردەمێکا بێ کارەکەن لەسەرەوەی کە لە ڕێگای هونەرەکەیانەوە پەیامەکانیان بگەێنن. لە ئێستایا لەگەڵ پێشەنگای حەورەنگە کار لەسەرەوەکەن کە بتوانن بە شێوەیەکی ئازادانە گزارش بکرێت لەم بابەتە لە ژێر ناونیشانی دارە بڕاوەکان پێشەنگایەکی کاریکاتێری دروستکەن. لە دوای بڵاوبوونەوەی بڕینەوەی دارەکان لەسەر سنوور لەلایەن خەڵکی کوردستانەوە هەڵوێ زۆر گیرا و قسە و باسی لەسەرکرا هونەرمەندانیش دەیانەوێت لە ڕێگەی هونەرەکەیانەوە دژی ئەو کارە بوەستنەوە. بۆیە ناوەندی حەورەنگە بڕیاریدا بەم نزیکانە پێشەنگایەکی کاریکاتێریست بکاتەوە لە ژێر ناونیشانی دارە بڕاوەکان کە هونەرمەندانی کاریکاتێریست دەتوانن تا دەی 6 2021 کارەکانیان بنێرن بۆ ناوەندی حەورەنگە. و هونەرمەندانی کاریکاتێری سەربەستن لە چۆنێتی کارکردن و گزارش لە بابەتەکە، بەڵام دەبێت کارەکە نوێ بێت و پیشان نەدرابێت.